بەنازم لە ڕێکخراوی لانی مناڵانی کوردستانەوە ئەم ڕێکخراوی ئێمە بەشێکە لە پرۆگرامی تەطویر کە ئامانجی گەشەپێدانی توانای ڕێکخراوە مەدەنیەکانە. ئەم ڕێکخراوی ئێمە لەلایەن UPP ئیتاڵی و مەسەلەوە فەم بکرێواتە پاڵپشتی دارایی بۆ دابینەکرێ. ڕێکخراوەکەی ئێمە چییە و کار و چالاکیەکانمان چی؟ ئەم ڕێکخراوە ئێمە تەنها لە بواری ژنان و مناڵانە کارەکات. و ئەم پرۆژەیە کە هەمانە بۆ ماوەی 6 مانگە لە یەکی شەشەوە بەڕسمی لە هەڵەبجە دەستمان کردووە بە ئیش و کار و بەردەوامە بین هەتاوەکو 30 یانزەی 2022. و لەم ماوەی ئەم 6 مانگەیە 3 مانگی سەرتامان تەنها تەرخان کردووە بە خانمانەوە. ئەویش ئەنجامدانی کۆمەڵێک وەرشۆپ و سیمینار بووە لە شوێنە جیاجیەکانی چواردەوری هەڵەبجێمە چالاکیمان ئەنجاماوە، لە خوڕماڵ ئەنجامماناوە، لە سەیسایق ئەنجامماناوە، لێرە ئەنجامماناوە بۆ چینە جیاوازەکانی کۆمەڵگە تەمان هەمویانەوانەی کە بەشدار بوون خانمە بنۆکۆی وتمان پرۆژەکانی ئێمە تەنها تایبەتە بە خانمانەوە. بۆ هیوایە کە بتوانین مشتێ بخێنە سەر خەرمانی ئەوانەوە، چکە ڕاستی هەتاوکو خانمێک هۆشیار نەبێ ینی ناکرێت چاوەڕێ ئەوە بکەین کۆمەلگەیەکی هۆشیارمانە بێت. دایکێکی هۆشیارم من نەبێت ناتوانم چاوەڕێ ئەوە بکەم کە تاکێکی هۆشیار بۆ کۆمەلگەکەی من دروست بکات. بۆم بۆنەوە ئێمە چەندین سیمینار وەرکشۆپمانە. سیمینارەکان لە چوارچەوەی GBV بوون، Gender Based Violence، توندوتیژی لەسەر بنەمای جەندەر، هاوسەرگیری پێشوەختە لەگەڵ بەم چەند ڕۆژەی کۆتایە یاسای 325 ئەنجومەنی ئاسایش. ئەم سێ بابەتە هەمویان لە چوارچەوەی تەوعیە ژنانە خۆیە بینێتەوە، چکە وەکو خۆتان نەزانێت تەنها لە کوردستانە لە چوارچەوەی دنیاە زۆربەی خانمان بەهۆی ڕەگە زیانە بۆهۆی جێندەریانە و توندوتیژیان بەرامبەرکراوە. هاوسەرگیری پێشوەختەش ڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوەکە بەهۆی هەندێک بابەتی کەلتوری و ئەمانەوە ڕێژەیەکی زیاتری هەبێ، بەڵام وڵاتانی کەش هیچ لێ بە دەرنین و ئەمانە ئەم هاوسەرگیری پێشوەختەیە زیانی فیزیکی و دەرونی هەیە. واتە تۆ زۆربەی کا بەپێ عورفی کۆمەلگە ئەبینی بۆ حەلی مشکلەیە کە خۆیان لە ژێر ناوی نازانم ناموس و شەرەف و ئەم شتانەیە بیانی بۆ هێنەوە پاسایی بۆ دائەتاشن لە کاتێکا نازان چمە ترسێگە خانە کۆمەلگەوە. واتە ئەم کچە بۆ چێ بێتە قوربانی گرفتێکی عائیلەی مجتەمەعی، هی خێزانێک، هی تایفەیەک، ئەویش مافی خۆیەتی گەشە بکەیانی ئەگەر بیانەوێت تەنان سوود بە کۆمەلگەکە بگەێنن لە قازانجی ئەوانە کە تەنها زۆر بە وردی ئیش لەسەر خانمان بکەن، چکە بەشی هەرە زۆرەی کۆمەلگان و دایکی بەشەکەی کەشن. ئەنجا لەم یاسای 325 کە بەم تازایانە دەرچۆی ئەنجومەنی ئاسایش بۆ تایبەتە لە بواری ژنان و ئاشتیە، باز لە گرنگی ڕۆڵی یاسانی دەوڵەتیەکانەکە لە بواری کەمکردنەوەی GBV بە تایبەتی لە بەرەکانی جەنگە خانمان بۆچی زۆربەی کا دەبنە قوربانی. ئێستا سیرەکەی لە هەر وڵاتێکا کە شەڕێک ڕوئەیە بە پلەی ڕئیسی خانمان نەبنە قوربانیان، ئەوەیە هاوسەرەکانیان برایان کەسێکی نزیکیان چۆتە سەربازیە و مناڵ بەخێوکردنەوە ئەمانەیە دواتر بەسەر ئەمانەکە ئەمە بەلایەکی کەشەوە دواتر سیرەکەی کە وڵاتێکی کە جاگیرەکاتوانە شتێکە پەلاماری ئەیاد ینی خانمانە بە بارمتیانەگرێت و بەدیلیان نەگرێت و لەژێر ناوی وەکوتم شەرەف و ناموسا کە بەڕاستی ینی ئەمە تەنها کەمکردنەوە کاڵکردنەوەی پێگەی مرۆڤایەتیە، چکە ژن تەنها ئەوە نییە بڵێ ڕەگەزێک بێت و ئەوانە ینی بۆ خۆی ئینسانێکە و پێگەیەکی مرۆڤایەتی مەزنی هەیە. ئەو جا دواتر ئێمە لە مانگی هەشتەوە لە چەند ڕۆژی داهاتوالەیەکی هەشتەوە دەستەکەین بە وردەکاری ئیشوکاری دابینکردنی بزنسە بچووکەکەمان. وتماوەکو دوو مانگی سەرەتای تەنها وەرشۆپ و سیمینار بوو، ئەم مانگەشی کێتە سەر هەر تەنها بۆ خانمانە عینەنشت، بەڵام بە شێوازێکی جا چالاکیەکەکەین. ئەم چالاکیە چییە؟ دابینکردنی بزنسی بچووکە بۆ خانمان کە بمنە خاوەنی پرۆژەی خۆیان و دوکانێک کارێکی تایبەت بە خۆیانیان هەبێت. لە ڕێی بڵاوکردنەوەی گوگل فۆرمێکەوە لە یەک دوو ڕۆژی داهاتوە گوگل فۆرمەکە بڵاوەکەینەوە. هەر خاتونێک فکرەیەکی هەیە کە بێتە خاوەنی بزنسێکی خۆی، ئەوێ دوکانێکی خۆی دابنێت، دەتوانێت گوگل فۆرمەکە پڕ بکاتەوە و دواتر لە ڕێی ئەوەی کە لیژنا هەڵسەنگاندن بۆ فۆرمەکانەکات فۆرمیان دیاری ئەکرێت و هەڵەبژێرە. لەم بیزدانە ڕاهێنانیان پێکرێت و خۆمان ترینەریان بۆ دابینەکەین. و دوای ئەوەی کە ئەم ڕاهێنانە ئەبینن، ڕاهێنانەکە بۆ ماوەی 4 ڕۆژ 5 ڕۆژ لەسەر یەکە بێت. ڕاهێنانەکە چۆنە؟ بۆ نمونە خانمێک کە ئەم فکرەی هەیە پرۆپۆزڵ نووسینی فێرەکرێ یان چۆن مامەڵە لەگەڵ لایەنی دارایی پرۆژەکەیا بکات و دواترە بنە خاوەنی بڕوانامە. ئەم بڕوانامە لەلایەکەوە سوودێکی ئەوەی هەیە ئەگەر چوونە ڕێکخراوێکی کە یان فکرەیەکی کەی بزنسیان هەبوو، ئەوانەی کە بڕوانامەیان هەیە تاوان پوینتێک لە پێشترن وەک لەوانیکە، چکە ئەمانە ڕاهێنانیان بینیەوە چۆن مامەلە لەگەڵ ئەو بڕەدارایە بکرێت کە پێیان ئەدرێت.
هەڵناجرێ و دواتر لەم 20 خاتونە 6 دانیان هەڵەبژێرێ ئەم 6 دانەیان پرۆژەکەیان بۆ دەرەچێت و بڕێکی دیاریکرا و لایەنی داراییان بۆ دابی نەکرێت و دەسەکرێت بە ئیشوکاری خۆیان و ماوە دوشتەکانیش ئێمە بۆیان دابی نەکەین و دوای ئەوە دەسەکەن بە ئیشوکاری خوانێ مەژریژنەمان ئەبێ بۆی بزانین تا چەنە بەردەوام بوون لەسەر ئیشەکانی خۆیان و کۆمەڵێک پێوەرە ئەبێت چۆن ئەو 6 خاتونە هەڵەبژێرە. دوایەوە چینە قۆناغی دووەمی پرۆژەکە لە 1/9 هەتاوەکو 11 ئەوش بەهۆی نزیکبوونەوەی کردنەوەی دەرگای قوتابخانەکانەوە تایبەتە بە خوێندکاران و هەرزەکاران بە تایبەت خۆیان خوێندنگە ئامادەیەکان چکە بۆ کچانی خوێندنگە ئامادەیەکان زۆر زەرورە کە ئێمە کۆمەڵێک وەرکشۆپ و سیمینارمان هەبێ بۆ بەرزترکردنەوەی ئاستی هۆشیاریان و ئێمە ئەزانین لە ئێستا ینی هۆکار زۆرە کە ئاستی هۆشیاری خۆتی پێبەرزکەیتەوە بەڵام چۆنیتی بەکارهێنانی ئەو هۆکارانە و ڕێژەکەیان لە کەسێکەوە بۆ کەسێکی کە گرنگە بزانرێت وەکەوەی وتمان ئێمە ڕاستی بەداخەوە چکە کۆمەلگاکەمان بە ئاستێکەوەنە زۆر هۆشیار نییە ینی نازانی بۆ نمونە برادایەتی ئەو کەسە ئەەکەی چ ئایدایەکی هەیە خەریکی چی و ئەمانە بەڵام تۆ خۆت ئەگەر خۆتت پێگەیان دەبێ ینی گرفتت نییە لە هەر شوێنێکابی لەگەڵ هەر کەسێکابی نایڵی زۆر کارت تێ بکات و خۆدە و کاتە بیتە بڕاردەری خۆت ینی بای ئەوە مێشە کراوە ئەبی کە بزانی لەگەڵ کیا ئەگەڕێ لەگەڵ کیان ناگەڕێت خەریکی چی ئەبی لەبەرەوە ئەم وەرکشۆپ و سیمینارانەی قۆناغی دووەمی پرۆژەکە لە هەمان کاتا بۆ دایک و باوکانی شەبێت چکە ئەوان بە خێوکەری سەرەکی ئەو خوێندکارانن بەرپرسن لەوەی کە ئەو خوێندکارە چۆن گەشە ئەکات چ تاکێگەکەنە خوب کۆمەڵگەوە هەر ئەوە نیە تەنها ئەنێرنا قوتابخانەکان و تەنها بۆیان گرنگ بێ دەرەجە چنی هەناو لایەنە زانستیەکەی چەند بوو لە عینەن کاتا بە زیاتری شەولایانی پەروەردەی خوێندکارەکان زەڕورە بە چ شێوازێک پەروەردەیانەکەن. و ڕاستی ئەم پرۆژەی ئێمە پێمان خۆش بوو لە هەڵەبجە جێبەجێ بکرێت و ئەوانە چکە هەڵەبجە کەم تا زۆر کۆمەڵی خزمە گوزاری کەمە لە چاو شوێنەکانی کە ئێستا بۆ نەگەن قارنێکی بە سلێمانی هەولێر کەمترین ڕێکخراویشی تیا کردووە کەمترین خزمە گوزاری بۆ دابینکراوە بەڵام ئێمە پێمان خۆش بوو لە هەڵەبجە ئەم ئیشە بکرێ و دڵنیاش بووین لەوەی کە ئامانجی خۆی ئەگرێت و سوودی خۆی ئەبێت لە چوارچێوە ئەو وەرکشۆپ و سیمینارانەی کە کردومانە خۆشبەختانە کۆمەڵێک خاڵی پۆزتیڤمان دەستگەشتێتەوە لەبەرەوە پێمان خۆشە لە هەر کاتێکی کەشابێ خزمەتی هەڵەبجە بکەین.